گفتگۆکەین لەگەڵ بەڕێز ڕێبازاراس کە بەڕێزیان لە بەشی وەرزشی ڕۆژنامەنووسی وەرزشی و هەروە لە بەشی وەرزشی کەناڵی کورسات نیوزن. مامۆستا ڕێباز بەخێر بێ. سپاس کاگرانکۆ. سەرچاو زۆر بەخێر بێ. ڕات چۆن بوو لەسەر ئەوەی ئەرجەنتینیەکانە و خەڵاتەکانیان بەر عادیلانە بوو؟ من پێم وایە سەماکەرانی تانگۆ سەمای خۆیان لە دەوحەوە بەرەو پاریس برد. ئەمجارە لە پاریس سەمایەکی جوانیان پێشکەش کردی. سەمایەکە لە مێژووی تۆپی پێیە، ئەمە یەکەم جارە هەڵبژاردەیە کە بتوانێت سەرجەم خەڵاتەکانی فیفا بۆ خۆی کۆبکاتەوە. حتمما لە سۆنگەی ئەوەی کە ئەم هەڵبژاردەیە لە مۆندیالە چی پێشکەش کرد، تۆپی پێیەکی جوانی پێشکەش کرد، ئەو ئەنجامانەی کە بەدەستی هێنا حتمما ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی بەڵێ دادپەروەرانە بووە کە هەر یەک لەو کارکتەرانەی کە توانیان دەستیان بە خەڵاتی زەبێز بگات بە شایستەیەوە بۆ کە ئەو خەڵاتە ببنەوە. ئەوترا مۆندیال یەک مانگە، ماهۆی یەک مانگە یاریەکانی، بەڵام یاریزانانی تر 11 مانگ هەیە هەوڵی یاوە یاری زۆر جوان و کاسی بردووە ناسنایی بردووە، ینی شتی زۆر جوانی پێشکەش کردووە، بەڵام ڕەچاوی ئەو 11 مانگی یاریزانانی تر نەکراوە. ئەرجەنتینیەکان یەک مانگ بۆ نمونە مۆندیالیان بردەوە لەسەر نمای ئەو مانگە خەڵاتەکان دابەش کراوە. کاگرانکۆ بمانێ و نەمانەوێ مۆندیال چالاکێکی زۆر گەورەی تۆپی پێیە لە جیهانە. مۆندیال بەیاخێکی زۆر گرنگی هەیە. ڕاستە مودەی کاتی ئەو پاڵەوانێتیە مودەیەکی کەمە لە ماوەی مانگێکە، بەڵام ئەوەی کە لەناو ئەو پاڵەوانێتی ئاکرێ ئەبێ زۆر بە حەزەرەوە، زۆر بە وریایانە، هەم لە ڕایەنەر هەم یاریزان. واتە بچووکترین غەڵە دەتوانم بڵێم ئەبێ بەهۆی کە مێزەکە بە جۆرێکی تر هەڵگەڕێتەوە بەسەریانە، بۆیە ئەبێ زۆر بە وریانە. ڕاهێنەرێکی وەکو سکالۆنی ئەگەرچی لە ئەزمونێکی زۆر کەمیشایە، بەڵام ئەبینین دەمودەی مانگێکە توانی زۆر بەباشی ئیدارەی تیپێک بات کە کۆکراوی کات لە کۆمەڵێک یاریزانی لاو. تیپێکە هەڵبژاردەیە کە پێشتر کۆمەڵێک کێشەی هەبوو. گەورەترین گرفت بۆ هەڵبژاردەی ئەرژەنتین ئەوە بوو کە گرێکوێرەیەک لە بەردەمیا بوو کە بۆی ناکرایەوە، ئەویش گرێکوێرەی نەبردنەوەی نازناوەکان بوو، وەکو ئەوی کە ساڵی پار کۆپا ئەمریکای بەدەستێنا، ساڵی 2020 کۆپا ئەمریکای بەدەستێنا، ساڵی پاریش مۆندیالی بردەوە کە ئەم هەڵبژاردەیە ساڵانێکی زۆر بوو. مۆندیال دوای 36 ساڵ چاوەڕوانی کە ئەمە چاوەڕوانێکی تااقەت بڕووکێنە کە ئەرژەنتینیەکان بەستەن هاتوانن بڵێم ئەرژەنتینیەکان لەو چاوەڕوانیان کە بتوانن دوجار بەو خەونە گەورەیان بژین. بۆیە بەڕاستی مۆندیال ئەگەر چی کە مودەیەکی زۆر کەمیشی هەیە، بەڵام بایەخ و گرنگەکەی بە جۆرێکە کە شایستەی ئەوەیە کە چاوێکی جیاوازتری لێ بە چاوێکی جیاوازترەوە سەیری ئەو پاڵەوانێکی گەورەیە بکرێت. کەواتە تۆ پێ دوای عادیلانێ؟ بەڕای من بەڵێ. باشە. ینی بۆ نم نام شەوترا ئەنچیلۆتی ساڵی پارچی نەکرد، ینی بۆ ڕیال مەدرید. کەریم بنزیما ینی دەستکەوتی زۆر گەورەی هەبوو بۆ یانەکەی، بەڵام ڕەچاویمانە نەکرا. تاوان کارلۆ ئەنچیلۆتی یەکێکە لە ڕایەنەرە مەزنەکانی تۆپی بێ، خۆی لە خۆیان قوتابخانەیەکی زۆر تایبەت و زۆر گەورەیە. ڕیال مەدرید یانەیەکە کە توانم بڵێم ڕکابەری زۆر کەمە، زۆر کەمن ئەو یانانی کە بتوان ڕکابەری یانەیەکی وەک ڕیال مەدرید بکەن، لەبەرەوەی ئەم یانەیە بە بەردەوامی لە گەشتە سەندنە، بە بەردەوامی تۆپی پێیەکی زۆر جوان پیشانی بینەرەکان بە گشتی و بینەرێت تایبەتەکانی خۆیە. بەڵام لە بەدبەختی کارلۆ ئەنچیلۆتی، لە بەدبەختی یانە سپی پۆشەکەی مەدرید، مۆندیال هاتە پێشەوە. کارکتەری وەکو مێسی کە لە ناو مۆندیالە ئەوەی کە چاوەڕوان نەکرا پێشکەشی کرد، ئەمانە وای کرد کە ڕیال مەدرید ئەو چانسەی کەم بێتەوە. کەریم بنزیما کە ماوەیەکە بە تایبەتی لە دوای ڕۆشتنی ڕۆناڵدۆ کە بۆتە کۆڵەکەی سەرەکی ڕیال مەدرید، کەریم بنزیمە لە ساڵی ڕابردووە بەڵێ زۆر شتی کرد، زۆر بوو بە پاڵپشتێکی زۆر گەورە بۆ یانەکەی کە توانیان چامپیۆنز لیگ بەدەست بێنن، چامپیۆنز لیگی پێنجەمی بەدەستێنا لەگەڵ یانی ڕیال مەدریدە. بەڵام وەک وتم مۆندیال بوو بەوەی کە هەموو ئەو دەستکەوت و ئەنجام و نازناوە و
هەموو ئەو شتانەی کە هەر تیپێکی تر ریال مەدرید بێ بە هەر ڕنگ و بۆیەکی تر بێت بسڕێتەوە و دوجار مۆندیال ببێتە سەنگی مەحەک بۆ ئەوەی فیفا خەڵاتەکانی خۆی دابشکات. باشە کاک ڕێباز ئەوتر ئەرجەنتین تاموچێژی تۆپی پێی نێشت ئیتر هەموو شتێ بەتایبەت مسی ینی هەموو شتێکی بردووە تر تۆ خەونێک نەماوە بەتایبەت بۆ هەوادارەکانی لەگەڵا خەونیان هەبێ خۆشیاڵێن لە نێو یاریگای تر هەستەکەی هەموو شتێکی کردووە و ئەو خەونی نەماوە بۆ دەستکەوت و ناسناوەکە. حتمما وایە بە تایبەتی دوای ئەوەی کە ئەم هەڵبژاردەیە دوای 36 ساڵ چاوەڕوانی نازناوی مۆندیال ئەگەڕێنێتەوە بۆ بۆینس ئایرس بینیمان لە کاتی مۆندیالە بە تایبەتی لە دوای کۆتایی هاتنی ئەو پاڵەوانێتە گەورەیە چڕووداوێکی کۆکراوە و کۆبوونەوەی هاندەران لەو شارە بینرا لە شاری بۆینس ئایرس و تەواوی شارەکانی تر کە بەڕاستی بێوێنە بوو تەنانەت ئەو چەند ڕۆژەی کە دایان نابوو بۆ ئاهەنگێڕان لە شاری بۆینس ئایرس هەڵبژاردەی ئەرژەنتین نەیتوانی لە ڕێگەی پاسێکەوە کە یاریزانەکان کۆبکاتەوە نەیتوانی ئاهەنگەکە پێشکەشکە ویستیان لە ڕێگەی فڕۆکەوە خۆیان نمایشی هاندەران بکەن ئەمە تامەزرۆیەکی زۆر گەورەیە ئەرجەنتینیەکانیش توانیان لە مۆندیالە بەتەواوەتی ئەو حەقا بیەنەوە بە مێژووە زێڕینەکەی خۆیان کە لە ڕابردووشە بەدەستی ئەفسانەی مەزن دیگۆ مارادۆنا بەرهەم هات ئەوانیش توانیان کە بگەن بەو ئامانجە و بگەن بەو خەونە گەورەیە بێگومان بۆ ئەرجەنتینەکان لە ئێستاە هیچ شتێک نەماوە کە خەونی پێوە ببینن حتمما ئەم دەستکەوت و ئەم خەڵاتە تاکە کەسیانە جێگەی خۆی هەیە بەڵامتەنج ئەوترێ ماوەساڕێواز لێسۆ باڵاندۆریش بۆ مسی دانراوە بەڵا بۆ باڵاندۆر ئەمەیان تەسەوەرەکەم قرس بێ لەبەرەوەی ئەم خەڵاتانە بۆ ساڵی 2022 بوو هێشتا لە سەرەتای ساڵی 2023 باڵندۆری ساڵی 2022 بەخشرا بە کەریم بنزیمە بە حەق و شایستەیی چکە بەڕاستیەوەی کە کەریم بنزیمە لە ساڵی 2022 لەگەڵ تا پێش مۆندیال ئەوەی کە کەریم بنزیمە لە ساڵی 2022 بەرام لەگەڵ ڕیال مەدریدا کردی زۆر جیاواز بوو زۆر تایبەت بوو زۆر چێژبەخش بوو بەڵام دواتر مۆندیال هەموو شتێکی باشە یاگرێباز دوا پرسیارم لە پێکاتەی هەڵبژێردراوی با بڵێن زەبێستا باشترین گۆڵچی گیان کام شەو دەستنیشان کرای مارتێنس لە پێکاتەکان نیە کۆرتوایان داناوە بەڵام مارتێنس خەڵاتی باشترینی گۆڵچی بردەوە هەرچەند وەکو خۆم دوایین تۆپی فەرەنسا کە گەڕانیەوە لە دوا چرکە ساتەکانە هەر ئەوە بەس ببووی خەڵاتەکەی بیت کاگرانکۆ فیفا یەک زیرەکی بەکارهێناوە لەم دیاریکردنی باشتینەکانە ئەوەیە کە تۆپەکەی خستۆتە ساحەی کۆمەڵک لایەنەوە ئەو خۆی دیاری ناکا کە کێ باشتینەکانە ئەوانەی کە باشتینەکان دیاریەکەن ڕاهێنەرانە کاپنی هەڵبژاردەکانە ئەوانەی کە ئەندامن لە فیفایە لەگەڵ ڕۆژنامە نووسان و هاندەرانیش ئەمان ئەبنە چاوێک بۆ ئەوەی کە بزانن ئای چێ باشترینە بێگومان بۆ دیاریکردنی باشتینەکانیش حتمما هەریەکەیان کە پێم وایە باشتینەکە پلانێکی زیاتر لە ڕووی لە هێرشبەریە بەڵام حتمما ئەوانیش هەریەکەیان کارکتەرێکی تایبەتی خۆی هەبووە تی بۆ کۆرتووە ئەتوانم بڵێم ڕکابەرێکی زۆر گەورە بوو کە شایستە بوو ئەویش کە خەڵاتێک بەت کە دوجار لە پێکاتی باشتینەکانە دیاری دەست خۆش بێ سپاس بۆ ئامادە بۆنێت سپاس بۆ ڕوونکردنەوەکانە بە دڵی ئەمە بوو خەڵاتەکە حتمما بە دڵی ئەو کەشم نەکەین زۆر سپاس